سەبارەت بە پرۆژەی کارتی نیشتیمانی ماوەیەکە شەبەکە وەستاوە ئەویش بەهۆی خەلەلێکی تەکنیکی لە بینی وەزارەتی ئیتصالاتی عێراق و کۆمپانیای نەورۆز، بەڵام بەخۆشحالیەوە ئێوارەی پێنجشەم لەسەر جومعە شەبەکەمان گەڕاوە. ڕۆژانە خەرکەکی زۆر سەردانمان دەکات ئەوەی پێویستی بە سەفەر هەیە لە دەرەوەی عێراق حالەتەکی ضروریە دەبێ بچی لە دەرەوەی عێراق عیلاج بکە. ئێمە توانیمان لەو ماوەی بە هەر شێوەک لە شێوەکان ئەو خزمەتگوزاریە پێشکەش بکەین. هاوڵاتی دەتانی لە ماڵەوە بستە سەر سایتەکەیمە مدیریت مشروع البطاقة الوطنية أتو بون منا كارتكد يعني قيدكد دائرة أحوالي الشرق دتي سر أو دائرة فورمكي بردكيوا لبارزغا كان العراق دبي بسرة بتي سري دابني روجي سردان بس أما وكو لبروي خركة زور هي نخين دوارة خركة زور هي ناتني شارزاي باشي لبواري إلكترونية أما سرمان داننا يعني أو خركي بيوسته وضرورتها حمان روج لوي تار سردكي لده صار يك زار دتاني سرداني ما بكيو كارتكي دربيني تا ده صار كارتكا كاري بيدكري ولا كاتي بزربوني كارتكش سرداني بشي ون بكان دكي ك بنكك هي بنكي بشي ون بكان لبربراتي بوليسي هولير لنزيق مزقفتي جلي الخيات سرداني أو بنكي دكي ئاگاداریان دەکەوێت کە کارتەکەت بزرکردە دووبارە ئێمە 50 بایۆمتریەکانت لێوەردەگرینەوە و کارتەکی نو بە هاوڵاتی دەدەین.